کوردستان لە سایەی حکومڕانیەوە لە هەمومان کە تێکۆشانی ژن پەیوەست بوو تێکۆشانی لە چوارچێوەی تێکۆشانی نەتەوە بکەینەوە بە تایبەتی لەسەر ژمارە خواستنەوەی ژن ئەمڕۆ لە ژێرگرشتی ژن ژیان ئازادی بە دروشتی ژن ژیان ئازادی دەستکەوتەکانی ژنان ڕۆژئاوا و باشووری کوردستان دەپارێزین. ئەمڕۆ لەلایەتی ژنانی ڕۆژاوای کوردستان لە شاری سلێمانی هەڵساوە بە سازانی ئەم سیمینارە بۆ دووخاتونە بۆ ڕێزە بۆ گفتوگۆکردن لەسەر دوایین گۆڕانکاریەکان لەسەر ڕۆژی ژنان و هەروەها لە چوارچێوەی هەشتی مارچدا کە وردە خەریکە لە هەشتی مارچ ڕۆژی ژنان نزیک دەبینەوە بۆ چارەکان پێویست بە بابەتەکانی ژنان وەروەها ئێستا خۆتان بزانن بابەتی ژنی کوردستان لە ڕۆژاوای کوردستان هەم لە باشووری کوردستان بۆتە باسێکی جیهانی و هەروەها زیاتر شەڕوکەوی ئەو دەستکەوتانە هاتین کە بەدەست هاتوون و ئەوانەی کە بەدەست هاتن چۆن گیان پارێزین و هەروەها چۆن زیاتر برێنیان پێ بدەین وەکو دەزانین لە دوای بابەتی ناسنامەونەتەوە بابەتی ژنانێکە کە لەو بابەتانی کە لەلایەن دەوڵەتە ئەقلیمەکانەوە و هەروەها بابەتی ژنی کورد زۆرترین هێرشی دەکرێتە سەر بەرەوەی ئەوان نایانەوێت کە ئەم فۆرمە جوانی لە کوردستان پەری پێدراوە بگوازرێتەوە بۆ دەوڵەتەکانی ئەوان و ژن لەوێش ئازاد بێت. بۆیە هەوڵی لێدانیەدەن هەوڵەدەن کە بربەستی بۆ دروست بکەن بەڵام لە ئێستادا ژنانی کورد ئەرکی سەرشانیان گرانتر بووە بۆی کە ئەو دەستکەوتانی کە بەدەست هاتوون بپارێزرێن و هەروەها هەوڵی فراوانترکردنیان بدرێ و هەوڵ بدەین کە ئەم هەڵمەتەی کە ژنانی کورد دەستیان پێ کردووە بەڕێزان بۆنەیەکی نییە بۆ ئاهەنگگێڕان بەڵکو دەبێت یادکردنەوە و ئامێژە بێت بۆ تێکۆشانمان. وەکو دەزانین لە دەستگا و دامەزراوەکانمان ئەمڕۆ لە هەموو جیهان تقریبا لە هەموو جیهان و بە تایبەتیش بەگشتێکە باسەکەین بە تایبەتیش لە باشووری کوردستان بابەتی یادکردنەوەی هەشتی ئادا چۆتە قاڵبێکەوە کە تەنها بازرگانی پێوە ئەکرێت. یعنی ئێمە دەبینین لە دامەزراوەکانە گوڵمان بەسەرادا بەشەکرێ و یەک دوو شەی جوان قسەمان بۆ ئەکرێ و لە پاڵ ئەو قسانەشە کۆمەڵێک ژەهریش ئاڕێژن بە ناوی سەڵەتەوە کە پێمان وترێ ئێوە ڕۆژتان هەیە و ئێمە نیمانە ئێوە هەموو شتێک بۆ ئێوەیە. بەڕاستی ئێمە بێ تێکۆشانمان بۆ ئاراستەیە بێت کە کۆتایی بەم شتە بهێنێ تێکۆشانی و شۆڕشی ژن و یادکردنەوەی هەشتی ئادار پەیوەندی نەبێ بە ئاهەنگگێڕانەوە بەخەزەر ئەوەی کە پەیوەندیدار بێ و پەیوەست بێ بە ئێمە چیمان کردووە لە ڕابردووە بە چی گەیشتوین و پێویستە چی تریش بکەین و چ شتێک بەناو هۆشیارانە ئێمە ئاگاد بەبێ ئاگاییمان بەسەرمانە تێپەڕێ بۆ ئەوەی سنوورداری بکەین. کێشەی ئێمە هەڵگرتنمان نییە لە ڕۆژێکدا لە ساڵەکەیە کێشەی ئێمە دابشکردنی گوڵ نییە بەسەرمانە کێشەی ئێمە لەگەڵ سیستەمی کە سالاریدا ئاشکرایە. هەردناوە تەکۆشینێکردنش بە پێغەمبەری سیاسەتا خەڵکردن و ئینکارێ دەهات وەکی کورد گشتی لە هەر چارەکەی کوردستانی ئێ حەریک بوو پارە خۆش بێ سیاسەتا ئینکار و خەڵکردنێک گر ژن بوو یا حەریک بوو قۆپانیا بێ سیاسەتێ ژن بوو لەسەر ئاستا کوردستانی گشتی ji bo wê yê goserî jî da tevkoşînekî bê hembajîtir jin bû bi hezaran hemkarin jî bêjin sadan tevkoşîn tevgerên jin li seranserî dîrokê çêbûn bi gorî dîrokê bi 5000 berî 5000 sala jin bêdest lê em bêjin berî 5000 sal jî her jin berî hişmendiya balıksalarî hat برای هشمندی و سیستم دستلانداری آمیر هات و دعای وقتی ده هم برای هشمندی سیستم دستلانداری دولتی هات. جبوه
یا بو جن پجران شوار بو خب رخصن بکه خب سیستم بکه لسر آستا کردستانه جبو از هناك وقتها قزرج بكم وقولي محوري من أجنة طالب شيء سر هبلا من طالب شان سر تبغير الجن وتكوشنا جن الباشور هذينكي دخل قارن دسر تكوشنا جن الباشور رجعي كردستان يمكن وأسقاط منك يبال بكشي من سر رشة رجعي أما جبر هركز ظنم بو حتى غير كل كاجي رجعي بري إيريش عنده بري يعني سياساتي كي قررنا كي دنتي كيرن جبوه دخل قارن جدنا كي روشة تفكرنجن وتابوشنا جد روجاوي كردستاني بود بدون ناسكرن خوازيا بو وقت هبا ما بترجي هبو ناسكرن بربو بلكي ايه شتي حرق ام زحمتية تكشينن لحمي قاوات جن هبدرتنا كي وهي لي درفتو امكان ماجي زحمتو بو ام تمي جبو جين هسر اصلا كردستاني امي فرصة جي كار بينن بو ام هبو ناسكرن بلکه از کار مش دیروگه کی پردور جیبیم از دیروگه روجاوای کردستان یعنی که چاوا جلوس کن شورش روجاوای کردستان دست بکر. شخوا لجنا روجاوای کردستان جنا کرد بتایبه. خسر میراثی کی خبری خسته بکر میراثا تبگر جنا آزاد یا بو زیدی 5 سالی تبگر خبری خسته بکر و درکوشی نفر بکر. هو الهام جيبر جنا رجاوة الهام جوه تبقى جر وخروي سروي تبقى جي فبسنكر برجيم بعض يابو بصالان سوريا بريبة دبر مخابر رينا دابو جل رجاوة كردستان خبر يخصن بكر لرغم أوقاسا دسلاندارية هاي شوفنيا رجيم بعض لدي ساجين جنا رجاوة خبرنجي كي فر بشار ديجين دبن أوقاسا زور وزحمة تيجي خبر يخصن كر جابا يكي آغاز جنا رجاوة 2005 بوم بكي لخصنا خوا يعني سيستم خوا يخصن كر 2005 هندري كونغري كي تنظيم مهاية كده بالنابي يكي تياسطان خبر يخصن كر بران يكي پر بدرس بران يكي پر بزحمة وبشار تيجي برضو وقت رينا رجيم بعض جن خبر يخصن كر برضو أو جواكي حمير رجيم هاي كردستان بدو ود رجلات نامي مشتيده جهاز لجن الروسيا جبوه 2005 جن رجاوي كردستان بشنتيا جنا خرد هذا لها وكونغري خرد خبر يخصن كرن ولسر وزارة هندا خبر يخصن يعني حكومي تا خبر يخصن كرن تجاري أبوري به تجاري چاندري به تجاري إيكولوجي به تجاري أندروستي به دراوي به همه قادر هيده وقادر وجيان خسر برخصن دكه جنا رجبا خبر يخصن كد نابي يكي تياسان هل بده أجي بركي تردزيو بشارتي حتى هو أنفيشتن شو شالكيا وانها أنا قاصد تجمعنا تفاصيل شالكيا السيستم هرولو هر بشاندش 2005 حتى قانون شورى رجاوي كردستان داوية 2011 رخصنا قوات أشكالكر وبيتر بشبركر وجبركو حمي جنجتنا قد حماس ذكرن حمي بيكاتيان هيجي أري راسك بشكتيا جنا كله لبيكاتيان تيجي قبول ذكر ويجي على بسوريان مطلقان بيكاتيان قو قلن خجي إيقو لوي هارمن جبوه داوية 2011 كونغري كي خيب من داخل وبنابي كونغراسات خوري خسنجر جبركو هند سيستم خيب هندري جبا برتركر ومودي خواهي مودي خواهي فرقر ودي ساجي بحضر الجن تابلي برخصنين هل بدي كونغراسات يانجو لروجاوي كردستان وكي سيوانا الجن يعني حمي جنا تاخذ حمازك هدف أرمان جيبه بو كونفدراليزم الجن أبا بكت روجاوي كردستان جبوه الرئي بشيا حمي جنين هيكر بو أوجي خب رخصن بكنو رخصن خوش جيجن جبوه إيرو دهان رخصن جن دنابا بارتين سياسي جن خب رخصن كرنه دنابا سازيو ودزگاهن هيك جن خب رخصن كرن جغيري ويجي رخصن جن طيبتان وكي كومبونا جن زبوريا هي وكي مجلس جن الأرمن هي يكي جن سوريا هي أغانا جي الكونغراسات بشكل جوان بلقو درخل بشان وغير بخب رخصن كرن دعينا وقت ده
دیار باقا یکی کنگراس تا خواست بگیر سر ملخواه رخص بونا جباکی جبر براستی جی جباک اما بسالانه دبن هشمندیا سیستم بسلادار و هشمندیا جباکی که بو هر به تنه میر بريمه میر اساسا میر توازنه که جباک ارچید که به هشمندیه جباک اما مخابن لسر هشمندیه خطر وارده کردوش بوی کنگراسار در سر ملخواه و جباک خبر خصم بده جو کومین حتی مجلس کانتون هرم سرگی اساسی خواه برخصم کرد و سازی خواه همیدانه آبکر خواست ملی حری زیده بو آلی رخص بوینه ده ده آلی جباکی ده رخصنگی و بر بگوهردنا هشمندی جباکی هره جبوه جن اساس گرده همی قادانده جغير بو سازين قوي بكرون دوازده رهنده وي هي كوميتين وي هي قادم جباكي ده دعاني وقتي ده قال لك سازين تجي بكر قال يكي قوما آبر 2011 بيست مها آداره ده مال الجن لروجاباي كردستاني بابو جبر قراستي روجانا او قسم بوير نهاتن وجن حمبري كندي وزحمتي هتذكرن او مال الجن ده ملي قانوني ده خواه برخصتن دقر جن همبری توندیه کی بخاطرنا همبری زحمتیه کی جباکی با جبیر با جبر بو حتی و جنگه کی سازی دولتی جنا بده و حتی بوش دولتی باشی تنیش تاوی دجی مجلس عدالت جن بکر وش بو بود سر مافیا جند یعنی دوز جند او بخوجی على قدر نبر دعاني وقتی ده ما خاص هيجي بيت الامن قاما با بجن بر آزادیا جن و جن پیشنتیا به جباکی بگه به هشمندیه کی جن به هزا جن به فکر جن ما 2013 جبرگو ام هر منبری ایرشاد نابل هر ام دنابا خطریه که دابون و دیسا چاوا دشورش جهانی بری ایه که ایفتوا جن به بعد ما ام خطریه و مدرسه که دیسا جن به بعد من دنابا ریمه بری دنابا جبریاری داره و ام منبری قرقرنه که جهانی مخابر جبركو هما دوان صالات حتى بريا داوية 2013 هري من ما هم بري إيرشي بعشات كده جبويا قرين بو قوما بريارا تاكوشيني دا وبتايبر تاكوشيني كيلاش جاي ما هزا يكنية باراستنا جن دا متصرادن ده نيسانا 2013 يكنية باراستنا جن يباجا خبر غستنكر وبحزار جن تاكوي يكنية بو اوج هدف ما جيتش بو ام خبر بارزن وكي جن هن وكي همو خبر بارزن هن وكي ناصنا ما خبر بارزن هن وك ما مسوغر اوجي يعني اباكرنا يا باجي راسي جي بو الهام كي همو كنار وبو هبيه كي بو ايدي اندرن بر مسوغريه ما في جن بروجافاي كردستاني وحتى كون يعني هدف ما او بالاصل كردستاني هريشتي وقتی من گفت 2013 نیسان 2013 بجهاد رادند لتنیش تایی مردود برکی افتنه ترما کیش برگو متونتیش همی آلی دید ما هزا اولکاریا هندرین یا جنجابک بنابه اصایش جن او جهاد آبادرن هذا هجماری وان به هزاران برکی از نکار هجماری که دقیق ویدی برگو بریان ها 6000 جن در باز کرگو تبدیوه پارا هزه بو وما قوليش بوكو أم بيتر ما في مزوجر قلنا هذا فراسنا جندنا وجباك جوابنا بنابي هبجا بێگومانکردنی ئەم جۆرە دیبەیتانە گرنگیەکی خۆی هەیە بە ڕەچاوکردنی ئەو خەباتەی کە ژنان چەند وەختە کردوانە ئەو مێژووە پرشنگداری کە ژنان کردوانە ئێوە بەراوردێکی جوانە لە نێوان ئەو مێژوو خەباتە گریدراوە بە ئێستا بەداهاتۆ چون بتوانین ئێمە درێژە بۆ خەباتە بین و هەمچ لە باشوورە هەمچ لە ڕۆژ ئاوایە دوو نمونیان هەڵبژاردۆ بۆ ئەوەی ئەم مێژووە بە پرشنگداری بمێنێتەوانێ و ڕۆڵ و خەباتی ژنان بەڕاستی هەرا بە پرشنگداری بمێنێتەوانێ فەرامۆژ نەکرێ ئەم دیبەتی زیاتر جەخت لە مێژووی ژنان کراوەتەوانێ و گرێدراو بە ئێستاوە تەبعاً و بەردەوامبوون لە خەباتان لە پێناوی گەیشتن بە مافەکانمان بێگومانکردنی ئەم جۆرە دیبەیتانە وەکو دەستپێکێک بۆ یادی 8 مارس وەکو ئاماژیان پێک لە دیبەیتەکەدا وەک باس لەوە کرا کە ئێمە تەنها وەکو ئاهەنگێک سەیری ئەم ڕۆژە نەکەین وەکو تەنها ڕۆژێک نەبێ بڵێن بۆ تەنها ئەم ڕۆژە بۆ ژنانە ئەم ڕۆژە خەباتێکی گەورەیە ئەم ڕۆژە مێژوویەکی گەورەی هەیە لە ناو خەباتی
ژناندا بە مێژوویەکی زۆر قوڵەوە ئەم ڕۆژە دەستنیشان کراوە بۆ ژنان ئەو مێژۆمانە بێ لە بەرچاو بێ ئێمە بێگومان پێویستە ئێمە ژنان لەم ڕۆژەدا جەخت لەسەرەوەکەینەوە کە یاساکان وەکو خۆی جێبەجێ بکرێ لە پێناوی ژناندا کۆمەڵێک یاسامان هەیە کۆمەڵێک بابەتمان هەیە سەبارەت بە ژنان بە تایبەتی بۆ مەسایلی عەشاری لە دەرهێنا لە ناو یاساکاندا ئەمە گرفتێکی گەورەیە بۆ دۆستەی ژنان پێویستە ئێمە جەخت لەسەرەوەکەینەوە یاساکان جێبەجێ بکرێت و کۆمەڵی خەڵ هەیە لە بەرژەوەندی ژنان کۆتای پێ بهێندێ چونکە ئێمە ڕاست ڕەنگە یاسامان هەیە چەندین یاسامان هەیە دەرچوێدا بەڵام ڕەنگە جێبەجێکردنەکەی ئێمە لەگەڵ جێبەجێکردنەکەی گرفتمان هەبێ لەبەرەوە لەم ڕۆژەدا پێویستە ژنان هەموو کۆدەنگ بین یەکدەنگ بین بۆ ئەو سیستەمە پیا و سالاریە خێڵەکیەی یاخود ئەو ناداتپەروەری کە تا ئێستا باڵی کێشاوە بەسەر کۆمەڵگەدا ئێمە پێویستە جەختەوەکەینەوە وەک لەوەی وەک مناسبەیەک وەک یادێکی وای بەها ببینیم بگرێ ئێمە گرێدرایەکەینەوە بۆ خەباتێک کە لە کۆنەوە هاتووە کە ئەم 8 مارچە چ مێژوویەکە چ خەباتێکە گەبی لەو خەباتی 8 مارچکەینەوەی ئەگەینەوەی کە ژنان چۆن هەوڵیان داوە ئەم یاسانی کە لە پێناو بەرژەوەندی ژنانە چۆن یەکسانی لە هەری کارە پێدانی موچێکی شایستە بێ ئەو کاتژمێرانی کارەکە گرێدرایی ئەوەی کەینەوە بێگومان ژنان بتوانین بە خەباتێکی باش ئەمڕۆ من وەکو قسەکەر بەشداری ئەم چالاکیم کە بە بۆنەی 8 ئادارەوە ڕێک خراوە ئەم چالاکیە بریتە لە ئەوەی کە ئێمە قسە لەسەر ئەوە بکەین نیقاشی ئەو بکەین چۆن دەستکەوتەکانی ژن لە هەردوو باچچەی باشوور و ڕۆژئاوای کوردستان بپارێزین وەکو ئەزانین ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوویەکی زۆر دوورنا سەدەی 20 تاوەکو ئێستا ژنان ینی بەشداری کار و خەباتی و چالاکی جیاواز بوون هەر لە بواری سیاسی و سەربازی و هەر لە پرسی ئابووری و ڕێکخراوی مەدەنی ئێمە ئەمڕۆ قسە لەسەر ئەوانە ئەکەین و قسە لەسەرەوە ئەکەین کە چۆن ئێمە بەچی بتوانین ئەمانە هەمووی بپارێزین چی بکەین چی ماوە بیکەین بۆ ئەوەی ئەم دەستکەوتانەمان بپارێزین لە هەمان کاتدا ئەم چالاکیە کە بۆ 8 ئادارە قسەکردنە لەسەرەوەی کە ئیدی جەختکردنەوەیە لەسەرەوەی کە ئیدی ئێمە چیتر 8 ئەو ڕۆژە وەکو یادکردنەوەی وەکو بۆنەیەک یادی نەکەینەوە کەتیایە لە دەستگا و دامەزراوەکان گوڵمان بەسەرادا بەشکرێ و قسەی خۆش و ڕەنگا و ڕەنگمان پێبووترێ چونکە ئەمە خزمەتی پرسی ئێمە ناکە بەڵکو خزمەتی ئەو پێگە ئابووریە ئەکات کە لەسەر شانی ئێمە قازانج ئەکات.